خوای پەروەردگار بەرامبەر بە بەندەکانی خاوەنی ڕەحم و بەزەییە و دەرگایان بۆ ئاڵا دەکات لە کاتە جیاجیاکاندا بۆ ئەوەی ئینسانەکان بگەڕێنەوە بۆ لای خودای پەروەردگار. دەرفەتمان بۆ دەرەخسێنێت لە ساڵان و لە مانگەکان و لە هەفتەکان و لە ڕۆژە پیرۆزەکاندا بۆ ئەوەی ئەگەر لە کاتێکیش لە کاتەکاندا ئینسان گوناه و تاوان بکات نائومێد نەبێ بڵێ خوای پەروەردگار لێم خۆش نابێت. خوای پەروەردگار دەرفەت بۆ بەندەکانی دەرەخسێنێت بۆ ئەوەی بەندەکان ڕووی تێبکەن و بگەڕێنەوە بۆ لای خودای پەروەردگار و هەروەها پاک ببنەوە لە گوناه و تاوانەکان. لەوانە لە ڕۆژە پیرۆزەکاندا مانگی محەڕەم یەکێکە لە مانگە پیرۆزەکان، ڕووداوی زۆری تێدا ڕووداون. لەوانە لەدەی محەڕەمدا سنەتە ئینسان بە ڕۆژوو بێت و ئەو سنەت و ئەو ڕۆژووە گوناهی ساڵێکی ڕابردووی ئینسانەکان پاک دەکاتەوە. ئەوەش ڕەحم و بەزەیی خودای پەروەردگارە و لێخۆشبوون و فراوانی لێخۆشبوونی خودای پەروەردگارە بەرامبەر بە بەندەکانی. ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بۆمان دەگێڕێتەوە لە فەرمایشتی سەحیحدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە هاتە مەدینە بینی جوولەکەکان لەدەی محەڕەمدا بەڕۆژوون. فەرمووی ما هذا، ئەوە چییە ئەو ڕۆژەیە بەڕۆژوون؟ بۆچی بەڕۆژوون ئەوانە؟ وتیان ئەوە ڕۆژێکی زۆر ساڵح و گەورەیە، ڕۆژێکی زۆر باشە، ڕۆژێکی زۆر پیرۆزە. هذا يوم نجى الله بني إسرائيل من عدوهم، ئەو ڕۆژەیە کە لەدەی محەڕەمدا خوای پەروەردگار بەنو ئیسرائیلیەکانی لە دوژمنەکەی خۆیان کە فیرعەون بوو ڕزگاری کردن. فیرعەون و دار و دەستەکەی تێدا چوو هەروەها خنکێندران. بۆیە ئەو ڕۆژەیە موسا پێغەمبەر تێیدا بەڕۆژوو بووە، بۆیە ئێمەش تێیدا بەڕۆژوو دەبین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەنا ئەحەق بموسا منکم، بەڕاستی ئێمە ئەحەقتر و لە پێشترین لە ئێوە بە موسا پێغەمبەر، چونکە پێغەمبەران هەمویان برای یەکدیکەنە و هەمویان هەر یەکن لە ئەساسدا. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فصامه، ئەنجا لەدەی محەڕەمدا بەڕۆژوو بوو وأمر بصيامه، فەرمانیشی کرد کە مسلمانان هاوڵان لەدەی محەڕەمدا بەڕۆژوو بن ئەو ڕۆژەی کە فیرعەون و دار و دەستەکەی تێدا چوون و هەروەها موسا و ئیماندارانیش سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت ڕزگاریان بوو. ئەو ڕۆژەیەش ئەو سنەتەیەش لە پێغەمبەرەوە بۆ ئێمە ماوەتەوە کە لەو دەی محەڕەمدا کارەسات و هەروەها ڕووداوی زۆری تێدا ڕووداون، ڕۆژێکی زۆر پیرۆزە کە ئەو ڕۆنەوەی محەڕەمە بەیانی دەکاتە دەی محەڕەم سنەتە ئینسان بە ڕۆژوو بێت، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەشی پێکردووە گوناهی ساڵێکی ڕابردووی ئینسان لە گوناهە گچکەکان ڕەش دەکاتەوە و تاوانەکانی ئینسان ڕەش دەبنەوە. بەڵێ حکمت لە ڕۆژوەکەشدا ئەوەیە کە لە فەرمایشدا هاتووە کە موسا پێغەمبەر وەکو شوکرانە بژێریەک، وەکو سوپاسگوزاریەک بەرامبەر بە خودای پەروەردگار بەوەی کە خوای گەورە دوژمنێکی هەرە زاڵم و ستەمکاری لە کۆڵ کردوونەتەوە تێیدا بە ڕۆژوو دەبن. حکمەتەکەی ئەوەیە کە شوکرانە بژێریە لە بەرامبەر ناز و نیعمەت و چاکەکانی خودای پەروەردگاردا. ئەنجا لەو دەی محەڕەمەیەدا کەشتی نوح سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت لە کاتی لافاوەکەیدا لەدەی محەڕەمدا لە کێوی جوودی دانیشتۆتەوە و لەنگەری گرتووە و هەر لەدەی محەڕەمدا خوای پەروەردگار تەوبەی لە ئادەم وەرگرتووە لە کاتێکدا کە هەڵەیەکیان کرد لەو دارەیان خوارد کە لەیان قەدەغەکرا بوو. لەدەی محەڕەمدا خودای پەروەردگار تەوبەی لە باوکە ئادەممان وەرگرتووە. هەر لەدەی محەڕەمدا فیرعەون و دار و دەستەکەی تێدا چوون و هەروەها موسا و ئیماندارانیش ڕزگاریان بوو بە فەرمانی خودای پەروەردگار و یارمەتی خوای پەروەردگار. ئەنجا ئەو دەرس و پەندانەی کە لە ڕووداوەکانی ئەو مانگەیە وەردەگیرێن بە کورتی دەڵێن، یەکەمیان لەو دەرس و پەندانەی کە لەو مانگەیەدا وەردەگیرێن لەو ڕووداوانەدا ئینسان کە لەبەر چاوی بگرێت ئەوەیە کە لە بیری نەچێت لە بەرامبەر خۆشی و ناز و نیعمەتەکانی خوای گەورەدا
دەبێ ئینسان شوکرانە بژێر بێت سوپاسی خوای گەورە بکات. بۆیە موسا پێغەمبەر لە کاتێکدا کە خوای گەورە ئەو چاکەی لەگەڵ دەکات ئەویش شوکرانە بژێری دەکات و لە بەرامبەردا بەڕۆژوو دەبێت. پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ خۆی بەڕۆژوو بووە و فەرمانی پێکردوین کە ئێمەش لەو دەی محەڕەمەدا بەڕۆژوو بین. زانایان فەرموویانە الشکر ئەساس المەزید، سوپاسگوزاری خدای پەروەردگار بنچینەی هەموو زیادەیەکە. نیعمەتەکان بەستراونەوە بە شوکرانە بژێری. هەر کاتێک ئینسان سوپاسی خوای گەورەی کرد، خوای گەورە نیعمەتەکانت بۆ زیاد دەکات. لە بەرامبەردا کە سوپاسی خوای گەورە و نیعمەتەکانی خدای پەروەردگار نەکەی، نیعمەتەکان لە ناو دەچن و هەروەها نامێنن. ئیبن القەیم فەرموویەتی خوای پەروەردگار هەر کاتێک ناز و نیعمەتێکی بەسەر بەندەی خۆی داڕشت، چاکەیەکی لەگەڵدا کرد، ئەو نیعمەتە شوکرانەی نەکات، دەفەرمێ بە هەمان ئەو نیعمەتەیە سزا دەدرێت و ئەو نیعمەتە دەبێتە سزایەک، بەو نیعمەتەیە سزا دەدرێت. و هەر ئیبن القەیم فەرموویەتی سوپاسگوزاری بریتیە لە چی؟ هو ظهور أثر نعمة الله على لسان عبده ثناء واعترافا. شکرانە بژێری و سوپاسی خوای پەروەردگار ئەوەیە کە شوێنەواری نیعمەتەکانی خوای پەروەردگار لەسەر ئەندامەکانی ئینسان دەرکەون، لەسەر زمانت بەوەی کە سەنای خوای پەروەردگاری پێ بکەی، حەمدی خوای گەورەی پێ بکەی و هەروەها دان بە نیعمەتەکانی خوای گەورەدا بێنی، لە خوای پەروەردگاریانەوە بزانی و هەروەها بەسەر دڵ و دەرونی ئینساندا بەوەی کە ئینسان دڵی لە لای خوای گەورە بێت، خۆشەویستی بەرامبەر بە خوای پەروەردگار هەبێت. و شکر ئەوەیە کە ئاسەوار و شوێنەواری نیعمەتەکانی خوای پەروەردگار لەسەر ئەندامەکانی ئینسان دەرکەوێت، بەوەی کە ئەندامەکانی گوێڕایەڵ و ملکەتی فەرمانەکانی خدای پەروەردگار بن. هەر کەسێک ئەوەی تێدا مەوجود بێت، بە زماندان پێدا بێنێت، بە دڵ خوای پەروەردگاری خۆش بوێت، بە ئەندامەکانیشی گوێڕایەڵی فەرمانەکانی خوای گەورە بێت، ئەو ناز و نیعمەتانەش لە ڕەزامەندی خوای پەروەردگاردا بەکاربێنێ، ئەوە مانای وایە ئەو کەسە شکری خدای پەروەردگاری کردووە لە بەرامبەر ناز و نیعمەتەکانیدا. ئەوە بریتیە لە شکر و سوپاسی خوای پەروەردگار. دووهەم لە دەرس و پند و لەو وانانەی کە لەو مانگێدا لەو ڕووداوانەدا ئینسان پێویستە لە بەرچاوی بگرێت، ئەوەیە کە دڵخۆش بوون بە سەرکەوتنی ئیمانداران و لە ناوچوونی کەسانی زاڵم و ستەمکار. ئەوەمان پێ دەڵێت کە ئەوان لە سەردەمی خۆیاندا موسا پێغەمبەر بە ڕۆژوو بووە لە بەرامبەر ئەوەدا کە دوژمنێکی و هەروەها خراپکارێک و زاڵم و ستەمکارێک لە ناو چووە. ئێمەش ئێستا بە ڕۆژوو دەبین، بە سونەتی دەزانین، چونکە پێغەمبەران لە ئاساسدا هەمویان یەکن، دڵخۆشین بەوەی کە پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان و ئیمانداران سەرکەوتنیان بەدەست هێناوە. بۆیە لە ڕاستیدا تێدا چوونی ستەمکارانیش پێویستی بە خۆشحاڵی هەیە، پێویستی بە سوپاسی خوای پەروەردگار هەیە. تەماشاکەن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا کاتێک کە باسی گەلە پێشوەکانمان بۆ دەکا کە خوای گەورە لە ناویان دەبات، دەیبەستێتەوە بەچی؟ دەفەرمێت فقطع دابر القوم الذين ظلموا. دوای ئەوەی کە خوای پەروەردگار بە جۆرەها شێواز تاقیکردنەوە ئیمانیان نەهێنا، پشتیان لە بەرنامەی خوای پەروەردگار و پێغەمبەران کرد، خوای پەروەردگاریش ئەوانی هەموو دوابڕاو کرد و لە ناوی بردن. ئەنجا کاتێک کە لە ناوی بردن دەفەرمێ والحەمد لله رب العالمین، سوپاس و ستایشی پەروەردگار بۆ خوای جیهانیان. یەکێک لە زانایان لە تەفسیری ئەو ئاەتەدا دەفەرمێت خوای گەورە کاتێک کە باسی لە ناوچوونی گەلە پێشوەکان دەکا، ئەوانەی کە بێباوەڕ بوون، زاڵم و ستەمکار بوون، خراپەکار بوون، دەفەرمێ بۆچی دەڵێ والحەمد لله رب العالمین، سوپاسی خوای پەروەردگاری پێویستە، چونکە لە ڕاستیدا لە ناوچوونی کەسانی زاڵم و ستەمکار هێندە قازانجێکی گەورەیە، هێندە نیعمەتێکی گەورەیە. پێویستە ئینسانی موسڵمان لە بەرامبەریدا سوپاسی خوای پەروەردگاری جیهانیان بکات، پێویستە ئینسان لە بەرامبەریدا شوکرانەی پەروەردگاری بکات، چونکە زاڵم و ستەمکار هەمیشە مایەی تێداچوونی وڵاتن و هەمیشە مایەی بە فەتارەتدانی سەری خۆیان و هەروەها میلەتەکەشیانن. سێهەم
لەو دەرس و پندوانانەی کە ئینسان وەری دەگرێت لەو ڕووداوانە ئەوەیە کە ستەمکاران سەرنجامیان هەر تێدا چوونە هەرچەندە ماوەکەشیان زۆر بێت، بەڵام سەرنجامەکەی هەر تێدا دەچەند، چونکە زوڵم بە هیلاکبەرە، هەرچەندە زۆریش بخایانێت ئەو زوڵم و ستەمە کۆتایی هەردێ لە دنیادا زاڵم و ستەمکاران سەرنجامیان هەر تێدا چوونە و لە قیامەتیشدا عەیبداری و سەرشۆڕی نەبە هیچی دیکان بۆ نامێنێتەوە. ستەم بە هیلاکبەر و وێرانکارە، ئەنجا کەسانی ستەمکار تێکدەر و فاسید و خراپەکارن، هەر ئەوانن کە میلەت و وڵات بەرەو ئاقارێکی خراپ و تێدا چوون دەبن. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی قورئان. چەندان ئایەتی قورئان هەیە کە باز لەوە دەکات سەرنجامی کەسانی ستەمکار ئەوەیە کە خۆیان و میلەتەکەشیان بەرەو هەڵدێر و بەرەو خراپەکاری دەبن، بەرەو تێدا چوون دەبن. لە یەکێک لەو ئایەتانەدا خودای پەروەردگار لە سوورەتی یونوس دەفەرمێت وەلەقەد ئەهلەکنا القوڕون من قەبلکم، ئێمە گەلانی پێش ئێوەمان لەناو بردن. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی هەر ئیماندارێک کە گوێت لێیە ئەو گەلە پێشوانە و ئەو خەڵکانەی پێش ئێمە کە لەناو چووە خوا دەفەرمێت بۆچی لەمما ظەلەموو، لە کاتێکدا کە ستەمکار بوون، خراپەکار بوون، لە کاتێکدا کە زاڵم بوون، خوا دەفەرمێت سەرنجامیان ئەوەیە کە نەتیجەکەی خوای گەورە لە ناوی بردن. وجاءتهم رسولهم بالبينات، پێغەمبەرانی بۆ ناردن خوای پەروەردگار بە بەڵگەی ڕوون و ئاشکراوە، بەڵام ئەوان وما كانوا ليؤمنوا، ئیمانیان نەهێنا و پشتیان تێکرد، زوڵم و ستەمیان کرد. كذلك نجزي القوم المجرمين، خوای گەورە دەفەرمێ ئێمە ئاوا بەو شێوازەیە کەسانی ستەمکار و خراپەکار سزا دەدەین. کەواتە خوای گەورە کە دەفەرمێ وەلەقەد ئەهلەکنا القوڕون من قەبلکم لەمما ظەلەموو، ئەوانەی پێش ئێوەمان بۆچی لەناو برد؟ دەفەرمێت چونکە ئەوان زاڵم و ستەمکار بوون، زوڵمیان لە خۆی و لە خەڵکەکەشیان کرد، ئیمانیان نەهێنا، زوڵم و ستەمیان هەبوو لە ناو خۆیاندا، بۆیە خودای پەروەردگاریش نەتیجە و سەرنجامەکە ئەوە بوو کە لە ناوی بردن. کەواتە ئەو کەسەی کە زاڵمە، ئەو کەسە فاسید و خراپەکارە، ئەو کەسە میلەتەکەی بەرەو تێدا چوون دەبات، ئەو کەسە وڵاتەکەی بەرەو هەڵدێر دەبات، ئەوە زوڵمەکە وڵات وێران دەکات برام، ئەوە زوڵمەکە ئینسان تووشی سزای خوا دەکات، ئەوە زوڵم و ستەمکارە کە وڵات بەرەو ئاقارێکی خراپ و نەهامەتی دەبات برام، چونکە زوڵم لەعنەتی خوای گەورەی لەسەرە برام. خوا دەفەرمێ ئەلا لەعنەت الله على الظالمین، ئاگادار بن کەسانی زاڵم و ستەمکار لەعنەتی خوای پەروەردگاریان لەسەرە. ئەنجا تۆ بڵێ کەسێک لەعنەتی خوای لەسەر بێ خێری پێوە بێت، ئەتۆ بڵێ کەسێک خوا لەعنەتی لێ بکاوە بەر لەعنەتی خوای کەوت پێ بتوانی وڵاتت بۆ ئاوادان کاتەوە بەرەو چاکەی بەرێت، ئەتۆ بڵێ خوا بفەرمێ هەموو گەلە پێشوەکانمان لەناو بردن بەهۆی زوڵم و ستەمی خەڵکەکەیانەوە، کاربەدەستەکانیانەوە. ئایا دەگونجێ ئێستا ئینسانی زاڵم و ستەمکار خێری پێوە بێت؟ بێگومان نەخێر، زوڵم و ستەم شتێکی هێندە خراپ و قێزەونە، خاوەنەکەی تووشی سەرشۆڕی دەکات لە دنیادا، لە قیامەتیشدا تووشی سزای دەکات، ئەنجا میلەتەکە و خەڵکەکەش بەرەو هەڵدێران و بەرەو ئاقارێکی خراپ دەڕوات. خۆی پەروەردگار هەموو لایەکی لێ پەنا بدات. چوارەمین لەو دەرس و پەندانەی کە لەو ڕووداوانە ئینسان دەکرێت لە بەرچاوی بگرێت، وەری بگرێت وەکو دەرس و پەندێک، ئەوەیە کە ئێمە وەکو موسڵمان ئەمرمان پێکراوە کە چاو لە پێشینە چاکەکانی خۆمان بکەین، چاو لە پێغەمبەرانی خوا بکەین، سەرمەشقی لەوان وەربگرین، لاسای ئەوان بکەینەوە، تەماشای سیفەتە جوانەکانی ئەوان بکەین. بۆچی؟ چونکە ئێمە میلەتێکی موسڵمانین، خەڵکێکی موسڵمانین، خۆمان بە موسڵمان دەزانین، بۆمان نییە لاسای ئینسانێکی خراپ کار بکەینەوە، بۆمان نییە سەرمەشقی سیفەتێکی ئینسانی خراپ وەربگرین، بەڵکو دەبێت چاو لە پێغەمبەرانی خواکەین. تەماشاکەن هەر لە ئادەمەوە حتا وەکو خاتەم هەر سیفەتێکی باش هەبوو بێ خوای گەورە لە قورئاندا بەعزێک لەو سیفەتە چاکانی لە پێغەمبەران باس کردووە. بۆچی؟ تا ئێمەش چاو لەو پێغەمبەرانە بکەین برام. خوای گەورە دەفەرمێ ئولائیکە الذین هەدە الله، کاتێک باسی زنجیرەیەک لە پێغەمبەران دەکات دەفەرمێ ئەوانە کۆمەڵێک بوون خوای گەورە ڕێنمونی کردوون بۆ سەر ڕێگای ڕاست. جا دەفەرمێ فەبیهوداه مقتەدیه، دەی ئێوەش بە شوێن ئەواندا بڕۆن، بە شوێن هیدایەتی ئەوانەدا.
بە شوێن سیفەتە جوانەکانی ئەو پێغەمبەرانەدا بڕۆن سەرمەشقی لەو پێغەمبەرانە وەربگرن برام لقد كان لكم في رسول الله أسوة حسنة خوا دەفەرمێ لە شوێن کەوتنی ئەو پێغەمبەرەدا ئەو محەممەدەدا صلى الله عليه وسلم سەرمەشقیەکی جوان و ڕێک و پێک و چاک هەیە دەی ئەو کەسەی کە تۆ شوێنی دەکەوی شتێکی لێوەردەگری دڵنیای لەوەی کە هیدایەت دراوە یاخود نا ئەو پێغەمبەرانە خوای گەورە شاهدی بۆ داون کە ڕێنمونی کراون هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم خوای گەورە لەیان ڕازیە بە نەسی ئاەت کەواتە دەرس و پندێکی زۆر گرنگە بۆ ئینسانی ئیماندار بۆ هەر گەنجێک بۆ هەر مسلمانێک دەبێ ئێمە چاو لە پێشینە چاکەکانی خۆمان کەین چاو لە پێغەمبەرانی خوای کەین چاو لە هاوڵانی پێغەمبەر کەین صلى الله عليه وسلم سەرمەشقی لەوان وەربگرین لاسای ئەوان کەینەوە سیفەتە جوانەکانی ئەوان وەربگرین برام ئیبراهیمی نەخعی کە یەکێکە لە زانایان دەفەرمێ کاتێک ئەگەر پیاوێک بەهاتایە ئەو پیاوە و ئەو زانایە بیویستایە تەماشایکا بۆ ئەوەی کە سیفەتێکی لێوە فێر بێت دەفەرمێ نەظەڕوا ئیلا سەڵاتیه تەماشای چی دەکرد بەرام تەماشای نوێژەکەی دەکرد بزانی ئەو پیاوە نوێژەکەی چۆنە نەک هەر نوێژ دەکات نوێژەکەی چۆنە تەواوە یان نا ئەنجا تەماشای ڕێنمونی و دینەکەی دەکرد بزانێت چه دینێکی هەیە بزانێت لەسەر چ ڕێنمونیەکە ئینسانێکی باشە ئینسانێکی دیندارە ئینسانێکی خراپە یاخود نا ئەنجا تەماشای هەڵوێستە بەرزەکانی دەکرد بزانێت ئینسانێکی چۆنە لە هەڵوێستدا ئێستا جاری وهەیە ئینسانی وهەیە گەنجێک کەسێک دەبینێ زۆر پێی معجەبە لەو وڵاتانە نازانێ نە مسلمانە نەنا نازانێ نە بڕوای بە دینەکەی تۆ هەیە یاخود نا نازانێ ئەو نوێژ و مزگەوتەی کە تۆ دەیکەی ئەو بڕوای پێی نییە برام هەر لە خۆوە دەیبینێت و پێی سەرسامە و کەچی لاسایی دەکاتەوە لێرەك لە کاتێکدا کە ئەو کەسە مسلمانیش نییە ئەوە بۆ ئینسانی مسلمان نابێت برام ئینسان دەبێت تەماشای پیا و چاکان کات تەماشای پێغەمبەران کات چونکە خوا بەوە ئەمری بە ئێمە کردووە فەبیهوداه مقتەدێ بەرام خوا پێت دەفەرمێت تەماشای ئەو پێغەمبەرانە کە تەماشای سیفەتەکانیان کە ئیبن مەسعود عەبدوڵڵای کوڕی مەسعود کە یەکێکە لە هاوڵە باشەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێت من كان منكم متأسيا فليتأسى بأصحاب محمد صلى الله عليه وسلم هەر کەسێک دەیەوێت تەماشای هەر کەسێک بکات سەرمەشقی لێ وەربگرێت بە شوێنیدا بڕوات دەفەرمێ با تەماشای هاوڵانی محەممەد کە صلى الله عليه وسلم بۆچی فإنهم كانوا أبر هذه الأمة قلوبا چونکە بەرام ئەوانە چاکترین دڵیان هەبوو وأعمقها علما ئەوانە باشترین تێگەیشتنیان لە دین هەبوو ئەوانە کەمترین تەکەلوفیان هەبوو ئەوانە لەسەر ڕاستترین ڕێگا بوون و هەروەها جوانترین ئەخلاق و ڕۆژتیان هەبوو ئەوانە خوای گەورە دەفەرمێ هەڵی بژاردن بۆ هاوڕێیەتی پێغەمبەری خوا شیاوی ئەوە بوون کە هاوڵی پێغەمبەر بن خوای پەروەردگار هەڵی بژاردن چاکترین ئینسانن ئەوانە بەڕاستی لەسەر ڕێگایەکی ڕاستن هەر کەسێک کە دەیەوێت تەماشای هەر کەسێکی باش کات سیفەتی لێوەربگرێت تەماشای کا سەرمەشقی لێوەربگرێ دەفەرمێ با تەماشای هاوڵانی پێغەمبەر کا صلى الله عليه وسلم چونکە ئەوانە بە نەسی ئاەت خوای گەورە لێیان ڕازیە دەی کە دەتەوێت تەماشای سیفەتی ئینسانێکی باشکەی بەرام تەماشای کەسێک بکە کە خوای پەروەردگار لێی ڕازی بووە بۆ دنیامان مایەی سەربەرزی و شەڕەف و گەورەیمانە و بۆ قیامەتیشمان مایەی ڕەزامەندی خودای پەروەردگارە دەپاڕینەوە و دوعا دەکەین دەڵێن یا ڕەبی خۆیان گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەین وامان لێ بکەی کە ڕوو لە تۆکەین ئەتۆش لێمان خۆش بی لەو ڕۆژە پیرۆزانەدا کە ئەتۆ بۆت ڕەخساندوین بۆ ئەوەی ئێمە ڕوت تێکەین بۆ ئەوەی ئێمە تەوبە و پەشیمانی دەرببڕین بۆ ئەوەی ئەتۆ لە گوناهەکانمان خۆش بی یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی ڕووی دڵمان بکەینە تۆ بکەینە دینەکەی تۆ لەسەر ئەو دینە پیرۆزەی تۆ بین یا ڕەبی خۆیان گیان ئەتۆش عاقیبەتمان خێرکەی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا لەو ڕۆژە پیرۆزانەدا لێمان خۆش بی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا وامان لێ بکەی کە هەمیشە ڕوومان لە تۆ بێت هەمیشە چاو لە پیاوچاکان و پێغەمبەرانی تۆکەین هەمیشە دەرس و پند لەو ڕووداوانە وەربگرین بۆ ئەوەی کە لە دنیادا بەختەوەر بین و لە قیامەتیشدا عاقبەت خێر بین آمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم